ئەو مەشاکلانەی کە ئەمڕۆ ئێمە دەبینین لە ڕێگەیە دەبێت بە ئاسانی چارەسەیران بکرێت. یعنی معقولە هەرێمی کوردستان هەتا ئێستا کێشەی ئەوە بێ موچەی پێدەدرێ یان پێنادرێ؟ ئەمە چه پرسیارەیە؟ ئایا موچەخۆرانی هەرێمی کوردستان بەشێک نین لە گەلی عێراق؟ یعنی وەلا چۆن دروست دەبێ بۆ وڵاتێک؟ تۆ ئەگەر بەم شێوەی کە هەتا ئێستا من دیسانەوە دەڵێم، یعنی ئەو حکوومەتی هەرێمی کوردستان بەو پەڕی شەفافیەتەوە هەڵس و کەوتی لەم بابەتە لەگەڵ بەغدا کردووە. و بەغداش هێزەکانی سیاسی بەغداش ئێمە چاوەڕوانین، دەبێ زۆر بە جددی پێویست ناکە ئێمە دیفاع لە هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستان بکەین، دەبێ خۆیان دیفاع لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان و موچەخۆرانی هەرێمی کوردستان بکەن. والله ناخۆشترین شت ئەوەیە کە بەردەوام مەسئلەی موچە هات و موچە نەهات و موچە دەدرێ و موچە نادرێ ببێتە هەواڵ. بابە مافێکی سەرەتایی ئەو خەڵکەیە.